یەکێک لەو دیاردە نەشیاوانەی ماوەی چەند ساڵێکە سەری هەڵداوە دوای وەرزی دوورینەوەی گەنم و جۆ لە دەشتەکانی بەشێکی زۆری هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شارە زوور. ئەو زەویانە لەلایەن کەسانی لێناسراوە و نادیارەوە پوش و پاوەنەکانیان دەسووتێنرێت. ئەویش بە بیانووی لە ناوبردنی نەخۆشی و مێرووی زیان بەخش. ئەمەش پێچەوانەی زانستەکانی کوشت و کاڵە کە ئاماژە بەوە دەکات هەر زەویەک بسووتێنرێت دەبێتە هۆی ڕەقبوونی زەویەکە و بەهۆیەوە توانای ئەلەمنیۆمی ناو پێکهاتەی خاکەکەی جارێکی تر سوودی بۆ کوشت و کاڵ نابێت و وەک خشتی سوورەکراوی لێ دێت و وەک زیخ دەمێنێتەوە. ئارەنێتەوە ئارەقەی ئەڕوات مەملەکەتێکە سووتێنیان دووسێ منتیقی ئەسووتێنێ پارێ ئێمە ئاری ترکەوتۆ لە منتیقەیەمە سێ چوار منتیقەی سووتان. ئەمە شتێکی باش نییە. ئێمە وەکو فەلا حەزەکەین ئەرزەقامان بسووتێنێ بەڵام دەستمان تێی ناچوێت. وەڵڵی ترهات لە خۆیەوە ئەو خەڵکەی ئیسە ئەو جملەی ئیسە هەر لە خۆیانەوە حەزیا لەم ئاگرە ئیتر وەڵڵی نازانم هۆکەی چی. بەشێکیان دەڵێن بۆ بەرگریکردنە لە زراعەت و شتەکان. وەڵڵی بەشی بەرگری وایە بەڵام خۆی ئەو شوانەش ئەوەنە کارێکی وا ناکە کە زەرت لە خەڵک بگا تۆش ئێجار وای لێ بکەیتە کە ئەگەر هەر پێویست و بەشەکەی خۆی بسووتێنی لای لێ بگرە و خەتی لێ بگە ئەوەر کردی بە زراعەتی بیسووتێنی باشە بەس نەیکەی بە زراعەتێکیش تۆ ئارێ بکەیت تۆ لێرە هەموو دنیا بسووتێنی ئەوەیش تاوانبارێکی گەورە. سووتاندنی بەشێکی تری پوش و پاوەنەکان لەلایەن کەسانی ترەوە بۆ مەرامی تایبەتی دەگەڕێتەوە. ئەویش هۆکاری ناکۆکی نێوان کەسەکانە یان ئاگری دوورە دەست دواتر دەبێتە هۆی سووتاندنی بەشێکی زۆری زەویە کوشت و کاڵیەکان. ئەمەش چەندین زیانی مرۆیی و باڵندە و ئاژەڵەکان بەدوای خۆیدا دەهێنێت جگە لە زیانی ژینگەیەکان و پیسبوونی هەوا و تێکچوونی جوانی سروشت. پەیام پەیوەندی بە بەرگری شارستانی قەزای شارە زوورەوە کرد بەڵام بە بیانووی نەبوونی مۆڵەت لە سەری خۆیانەوە ئامادە نەبوون قسە بکەن. مامۆستایەکی ئاینی داوا لە هاوڵاتیان دەکات دوور بکەونەوە لە سووتانی پوش و پاوەنەکان و ئەم کارە پێچەوانەی فەرمانی خوددایە. داواکم لە هاوڵاتیان کەوا ئەم دوای زەرعاتە یا دوای ئەوەی کەوا دەدەوێنێ ئەو شوێنانی خۆی ئەکا ئەو پۆش و پڵاشە نەسووتێنێ لەبەر چی لەبەر چەند هۆیەکە و کاینی ئیسلام چەند زەرێ لە ڕوو ئەدا چەند زەرێ ڕوو ئەدا یەکەم لەبەیەکەوە ڕزقی بێزبان ئەسووتێنێ ئەمە تاوانە لە عینی ئیسلامە. دووهەم جانەوەرێکی زۆر لەناو ئەو پوش و پڵاشە ئەسووتێ بە ئاگر کە حرامە هەموو شتێ بە ئاگر بسووتێ ئیلا ئەو کەسانی کە تاوانبار خوای گەورە بڕایستەدا لە جەرما بسووتێ ئەینا هیچ شتێ لە عینی ئیسلام مەجال نەدرا بە ئاگر بسووتێ. لەبەرەوەی ئەوە زەرێکی گەورەیە. چوارەم خاڵێکی ترش ئەوەیە کە هاوڵەتان زەرێکی زۆریان لێ ئەکەوێت بەواسەی چی بەواسەی گڕێ و ئاگرەوە گڕی ئاگرەکە دوو خاڵیتیە یەکەم سووتانینی لەوانەیە تەوەری کارەبا لێ زەری پێ بدا باخ و باخاتی زەلام لێ ئەو گڕی ئاگرە زەلێدا بەرومەکەی تووشی فەساد و لە ناوچن ئەبێت. بە پێی ڕێنماییەکانی خۆپاراستنی ئاگرکەوتنەوە لە یاسای دارستان ژمارە 10 ساڵی 2012 هەرێمی کوردستان هەر کەسێک ببێتە هۆکاری کەوتنەوەی ئاگر لە ناو پوش و پاوەن و دارستانەکان بۆ ماوەی 6 مانگ زیندانی دەکرێت و بە بڕی 5 بلیۆن دینار سزا دەدرێت. ئەوەی مایەی نیگەرانی ئەسەر ڕایبوونی ئەم یاسایش بەڵام زۆربەی کات ئەنجامدەرانی ئەو تاوانە بە نادیاری دەمێننەوە و سزاکەیان بەسەردا ناچەسپێنرێت. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای شارە زوور.